گەورەترین دز لە مێژوودا سلێمان هەڵشۆیی بە شاگردیش ڕاناگرێ. شەقامی وۆڵستریت و ئەمریکای هەژاند. بێرنی مادۆڤ جێبەجەکاری گەورەترین دزی لە مێژوودا. بێرنی لە خێزانێکی جوولەکە لە نیویۆرک لەدایک بووە. لە زانستی سیاسیدا پسۆڕی بەدەستهێنا، بەڵام بڕیاریدا بچێتە ناو بواری بۆرسەوە بەرهێنان نەک سیاست. بێرنی بە تەنیا $500 چووە ناو ئەم بوارەوە. خۆی وەها پیشان دەدا کە زۆر زیرەکە لە بۆرسەدا. خێزانەکەی وەک ژمێریار کاری دەکرد. کۆمەڵێک ژمێریاری تری بۆ ئامادە کرد کە حەزیان بەوە بوو پارەکانیان بخەنە ناو بۆرسەوە. هەر یەکێک لەوان بە بڕەپارەیەک بەشداری کرد. بەڵام مادۆڤ لە دەرەوەی بۆرسە پشکی بۆ خەڵک دەکڕی بە $2. ئەوەی بە بیری خەڵکیدا نەدەهات ڕوویدا. بۆرسەی جیهان لەو ساڵەدا تووشی داڕمان بوو. تەواوی ئەو کەسانەی لای مادۆڤ پشکیان کڕی بوو هەموو پارەکەیان لەدەستدا. مادۆڤ لە نێوان دوو هەڵبژاردەدا بوو، یان ئەوە بوو پێیان بڵێ هەڵی خەڵەتاندون یان ڕێگایەکی جیاواز بگرێتە بەر. مادۆڤ ڕاستیەکەی لێ شاردنەوە، ڕەپارەیەکی قەرز کرد و وەکو قازانج بەخشیە ئەو کەسانەی کاری بۆ دەکردن. بەو جۆرە ناوبانگی عەبقەری بۆرسەی پێدرا. زۆر بە زیرەکانە توانی مارکێتینگ بۆ خۆی بکە. بەڕادەیەک مشتریەکانی بڕوایان وابوو ئەگەر مادۆڤ پارەکانیان لێوەربگرێ بۆ ئەوەی وەبەرهێنانیان بۆ بکات، ئەوە چاکەیەکی زۆر باشیان لەگەڵ دەکات. وەک سلێمان هەڵشۆیی لای خۆمان ئێرەوە دەستی کرد بە گەورەترین دزی لە مێژوودا. لە ماوەی 20 ساڵدا بووە سەرۆکی ئەنجومەنی بۆرسەی بەناوبانگی ناسداک. مادۆڤ ژوورێکی هەبوو کە تەنیا خۆی دەیتوانی بچێتە ناوی. هەر لەو ژوورەدا دزیە گەورەکەی بە ناوی بۆنزیەوە ئەنجام دەدا. بۆنزی بە مانای دزیەکی هەڵخەڵەتێنەردێ. کۆمپانیەکەی مادۆڤ بانگەشەی ئەوەی دەکرد کەوا کۆمپانیەکەیان لە بواری جیاوازداوە بەرهێنان دەکات، وەک پشکی بۆرسە و درا و شتی تریش. ئەگەر با بڕەپارەیەکی کەمیش بێ بەشداری بکەیت، ئەوە کۆمپانیا خۆی کاری و بەرهێنانەکەت بۆ دەکا و قازانجەکەت بۆ دەخاتە سەر حیسابەکەت. کۆمپانیا بڕەپارەیەکی زۆری وە قازانج بە خەڵک دەدا بۆ ئەوەی خەڵکی زیاتر ڕابکێشێ. ئەو بڕەپارە قازانجەی لە پارەی بۆرسە نەدەدا بە خەڵکەکە، بەڵکو لە هی ئەو کەسانە دەیدا کە پەیوەندیان بە کۆمپانیای مادۆڤەوە دەکرد. مادۆڤ بە تەنیا کەسانی ناوخۆی هەڵنەخەڵەتاند بوو، شوێنی بۆ کەسانی ئەوروپیش هەبوو. مادۆڤ زۆر بە ئاسانی پێی دەوتن ئەگەر بەم شێوازە کارکردنتان بەدڵ نییە، ئەوا دەتوانن پارەکانتان ببەنەوە، بەڵام هیچ کەس پارەکەی ڕانەدەکێشایەوە. گومانەکان لەسەر مادۆڤ زیادیان کرد. لە ساڵی 2004دا 3 تاقیکردنەوە و لێکۆڵینەوەیەکیان لەگەڵ مادۆڤ ئەنجامدا، بەڵام گەیشتنە ئەو بڕوایەی کارەکانی لەسەر و گومانەوەیە. هێرشی لێکۆڵەرە داراییەکان لەسەری زیادیان کرد. چەندین بەڵگەنامەی تری لەسەر بڵاو کرایەوە، بەڵام بەبێ هیچ دەرەنجامێک. لە ساڵی 2008 بەڕی بەشداریکردنی پارەی وەبەرهێنان گەیشتە زیاتر لە $6 میلیارد. کاتێک تەنگەژەی ئابووری ئەمریکای گرتەوە، بە خراپترین تەنگەژەی بازاڕی پشکەکانی بۆرسە ئەژمار کرا. ترس باڵی کێشا بەسەر وەبەرهێنەراندا، وایان بەباش دەزانی پارەکانیان بگێڕنەوە لای خۆیان لەبری ئەوەی لە بازاڕی بۆرسەدا بیهێڵنەوە. لەو کاتەدا مادۆڤ نەیدەتوانی ئەو بڕەپارەیە بگێڕێتەوە، لەبەر ئەوەی هەمووان دەیانویست پارەکانیان ڕابکێشنەوە. تەواوی ئەندامانی خێزانی مادۆڤ لەگەڵی کاریان دەکرد، بەڵام هیچیان ئاگاداری شێوازی کارکردنی مادۆڤ نەبوون. کاتێک کارەکەی بۆ ئاشکراکردن، پێشنیاریان بۆ کرد خۆی تەسلیمی پۆلیس بکات، لەبەرەوەی هیچ ڕێگە چارەیەکی لە بەردەمدا نەماوە. مادۆڤ ژیانی هەزارەها خێزانی وێران کرد، هەندێک لاوەبەرهێنەران خۆیان کوشت. لە ساڵی 2009دا بڕیاری زیندانیکردنی 150 ساڵ بۆ مادۆڤ دەرچوو. ئایا لەو بڕوایە دایت لە کوردستانی خۆمان دزی وەک ئەو هەبێت؟ This is Play Media News Company. لەگەڵتانین، لەگەڵمان بن.